پێویست نییە چونکە لێرە سعرەکان گرانە نرخ هەمووی گرانە دوایەوە کەپرێک ئەگری شەو ڕۆژە 24 ساعتە لای ئەمان شەو ڕۆژ 12 ساعتە لە ماوەی 24 ساعتە دوو جار کەپرەکان ئێن بکرێ شتی وا چۆنە بێ دوایەوە حڕیەتت لێگرن تۆ هاتوو لێرە حڕیەتی خۆت وەرگری گۆرانی لێبەی بۆ نمونە حڕیەتی خۆت وەرگری لێرە نە لەژێر قانونایە ئەم حڕیەتانە لەگەڵ ئەوەشە ئەوان قانونیان نییە بۆ دەسەبەرکردنی نرخەکان هیچ سانسۆرێک هیچ قانونێکی بازرگانی نییە لێم شوێنە شوێنی هاوین هاوارەکە خۆشە بەڵام سەیرەکەی ئەوەندە پیس بووە ئەوەندە پیس بووە ناتوانانی بە پێویست تۆ گەشتەکەی خۆت جێبەجێ بکەیت گلەیمان زۆرە یعنی پێویستە حکومەت و خەڵکەکەی ئێرش ئاورەگ لەم شوێنە باتەوە خاوەنی کەپرەکان خاوەنی شوێنەکان پێویستە بەجددی یعنی بەجددی کار لەسەر ئەم شوێنە بکرێ زۆر گرانە نرخەکان بێویژدانی زۆری تایە ڕێسا دابنرێ لەژێر قانون نابێ ئەم شوێنانە نرخی تەسبیدیان بۆ دابنرێ بەڕاستی یعنی ڕێسایان بۆ دابنرێ کە لەسەری بڕۆن ئەمانە بە ئارەزوی خۆیانە من ئەڵەم پێرار هاتووم لێرە نرخی کەپر جیاواز بووە کاتەکەم جیاواز بووە یەک سیارە تۆ ڕای ئەگری لە گەراجەکە لە هەموو شوێنێک بە 1000 دینارە ئەو پەڕی 1500 لێرە بە 10000 دینارە زۆرە گەشتیارانیش لێرە چۆن مافیانەیە بەجددی ئەرکیانێت تۆ تا ئەرکت نەبێن داوای ماف ناتوانانی بکەیت لێرە پێویستە بە پێی خۆت کەی شوێنەکەت پاک و خایان ڕاگری ئەگەر پاک و خایان ڕادنەگری ئەو کاتە تۆش بۆ نییە داوای مافت بکەیت دا شوێنەکە خۆی پاک نییە یعنی کە گەشتیارەکان دێن لە پێشەوە پیس بۆیان کارمەندێک نییە شتێک نییە ئەو ناوە پاکاتەوە خزمەت گوزاری هیچ نییە لەلایەن خزمەت گوزاریەوە سفرە بەڵام هاوڵاتیش هاوکاریەکە بڵێ هاوکاری ناکایە غەرازەکانی کۆکاتەوە مسەقەفی تایە هینی تایە یعنی ڕایەگرن پاکێکەی بەڵام ئەوانەی دیکە نەوەڵی ڕاگررتنی تیان نییە کێشەی هاتوو چۆشی هەیە بۆ نمونە ڕێگاکە تەسکە جێگەی یەک سیارەیەک یەک سایدێکە دێ ئەتر مرورێک نییە لەوێ ڕێگاکە قەتاکە بەس تەنانە ڕۆژ جومعانان دێن مرورەکان پێنجشەم و شەمەوەمانە هیچ مرورێکی لێ نییە وەڵایی لە ڕاستیدا پەیامم و تکام وایە کە هاوڵاتیان هەمیشە خزمەت گوزاری ئەو هینە بن یعنی دیارە کارمەند و شت نییە ئەو شوێنە پاکات و بەزەبێ خۆمان هاوکار بین لە ڕاستیدا خۆمان هاوکار بین لە 100 پاکە بێت بۆ نمونە شتێ بە 500 ناربێ لێرە بە 1000 نارە ڕاستی ئێمە نرخەکەی زانین بەزام هاوڵاتی تورکی و ئێرانی نرخەکەی نازانن بیانیەکان بە تایبەتی کە بڵێ 2000 ژەیدەن لە شوێنە گەشتیارەکانی ئێمە گرفتی کارەبامان هەیە لە شوێنە گەشتیارەکانان ئێمە زۆر جار خۆم بە دوواداچوونی ئەوم بۆ کردووە بۆ لایەنە معنیەکان بۆ پارێزگارە قایم قامیەتە یا بۆ کشت و کاڵە زۆربەی سنووری شوێنە گەشتیارەکان سنووری کشت و کاڵین کە سنووری کشت و کاڵین زەویەکانیان سەر بە وەزارەتی کشت و کاڵە مەسان بۆ نمونە کەم شوێن هەیە کە سەر بە وەزارەتی گەشت و گوزار بۆ شارەوانی گەشت و مڵکی گەشت و گوزار بێت بۆ نمونە ئێسێمە بێ هەوڵ حکومەت هەوڵ بدات بۆ نمونە ڕێنمایی تایبەتی دەرکات ئەو شوێنانەی کە گەشتیارین با بخرێتە مڵکەکانیان بخرێتە سەر گەشت و گوزار بۆ نمونە لە کۆی داهاتەکانە هەرمیان نەخرێنەوە سەر داهاتی حکوومەت هەرێمی کوردستان بۆ نمونە ئێسێم بە سەرچاوی زەڵمان هەیە بیارێ تەوێڵێ ئاوێ سەرە چاوگە ئەمانە بۆ هاوینان شوێنی گەشتیارین یا خەرپانی ئەمانە خەڵک سەردانیان نکات بەڵام ئێسێم بوون من لەم کاتانەدا گرفتی کارەبامانەیە کە سەردانی مەسان ئەوانەی خاوەن کەپر و شوێنەکانن ئێمە پیان دەڵێ بێ کارەبا دەبێت گەشتیار دەمێنێتەوە شەوانە بێ کارەبای هەبێت لە هەمان کاتیشدا بۆ نمونە ڕێنمایی وا هەیە مڵکەکان مڵکی کشت و کاڵن کشت و کاڵیش ناتوانێت بۆ نمونە ڕەزامەندی نیشاندا بۆ پێدانی کارەبا کار وەزە بڵێن لایانی معنی کارەباش ئەوان داواکەن لێ پشتگیری یا گەشت و گوزار بێنن یاخود پشتگیری کشت و کاڵ لەم ناوەندەدا ئێمە بۆ نمونە گیرۆدەین ئەکرێت لایەنەکانی بەرپرسی بۆ نمونە ڕێنمایەکی تایبەتی دەرکەن بۆ ئەو شوێنانەی کە شوێنی گەشتیارین ئێستا بمانێمە نەوانەوێت تازە زەڵم مەسان بوون شوێنێکی گەشتیاریە ئەک ناکرێ ئەو هەموو گەشتیارە ڕووتیەکات کارەبای نەبێ ئێستا بۆتە ئەمرێکی واقع داهاتێکی باششە بۆ خەڵکی سنوورەکەش و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ببێت لەبرەوەی مەسا ئەمە بە دەرەجەی گرفتی ئەمانەمان هەیە تەمەنی ئێمە لە زۆربەی شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئێمە بۆ خۆمان کارمەندی جێگیرمان هەیە چاودێریکی تەواو وردمان هەیە لیژنەی گەڕۆکیشمان هەیە بەردەوام نەک تەنها لە بۆنەکاندا لە تەواوی ڕۆژەکانە ئێمە سەردانی شوێنە گەشتیارەکان دەکەین ڕێنمایی دەدەین بە خاوەن کەپر و ئەو شوێنانی کە گەشتیاردا ئەنیشێ بەڵام جێگەی داخێ هێشتا لەوانەیە ئەو کەسانێک کە خاوەن مڵکن ئەوە نەی مەسان بە دوای ئەوەن کە سوود بە خۆیان بگێنن
بە دوای پاگڕاگرتنی ژینگەین تەبەن ئەمە بەگشتینە هەروەها لە هەمان کاتیشا گەشتیاران ئێستا مەسا بۆ نمونە ئاوێکی جوانی سەرچاوی زەڵمان هەیە هاوینە هەواری زەڵم و ئەحمەداوا ینی ئەکری ئەو ئاوە جوانە من لەسەر ئەگەر بێت و شتێ فرە بدەمە ناوەکە بەبێ بیر لەوە بکەمەوە ئایا گەشتیارێکی تر لە خوارەوە بە هەمان شێوە ئەچێتە ناو ئاوەکەەوە بەکاری هێنێ و ئێمە بەردەوام ڕێنماییمان پێداون ئەگەڕێن مەسان بۆ نمونە لەبەر سەلامەتی ئەو شوێنانە بەردەوام لیژنەکانە گەڕێگەر هات و کەسێک شوێنەکەی پیس و پۆخڵ بوو یا بۆ نمونە فرەدانشت بۆ ناوەکە لە هەر جێگەکە ئێمە بیبینین لیژنەکانمان هەیە و ژمارەشمان هەیە بۆ نمونە ئاگاداری کەسەکان دەگی سەرپێکی بێ سزای مادی سزا درراون بەردەوام ئێمە لیژنەکانمان بۆ نمونە لەم کاتانەی ڕۆژانی جەژنا چەندین خەڵک لەو بارەدا کە سەرپێچیان کردووە لە ڕووی نرخەوە مەسا بۆ ئەگەر نرخی کەپرگە زیاتر دابێتیان بە گەشتیان و یاخۆ شوێنی وەستانی ئۆتۆمبیلێ بە زیاتریان دابێ ئێمە بەردەوام پیجی گەشت و گوزاری هەڵەبجەمان هەیە و ژمارەی کارمەندەکان و خۆشم هەیە هەر کەسێک لە هەر شوێنەکە ئەگە تێبینێکی هەبێ بۆ نمونە وەصلی شوێنەکە گە زیادیان لێ سند بێت یا پاک و خاوێنێ بەردەوام مەشتمان بۆ بنێنمە بە دوواداچوون بۆ شوێنەکانەکەین